سڵای خۆی گەورەتان لەبێ ئازیزان، یەکێک لەو بابەتانەی کە لە تاوەری تەندروستی سمارت گرنگی پێدەدرێت بریتە لە کۆبوونەوەی لیژنەی فرەپسپۆڕی کە هەموو ڕۆژانێکی چوارشەمە لە تاوەرەکە کۆ دەبنەوە بۆ ئەنجامدانی چەند چالاکیەک کە بینینی چەندین جۆری نەخۆشی غودە و گرێەکانی مل ئەگرێتەوە. گرنگی ئەم دانیشتنە و ئەم لیژنەیە چییە؟ بریتە لەوەی کە ئەم نەخۆشانە چەندین جۆری جیاوازی گریان هەیە و چەندین جۆری جیاوازی نەخۆشی خوددایان هەیە و لە شوێنەکانی تر یەکلایی نەکراوەتەوە کە ئایا پێویستی بە نەشتەگەری هەیە و ئایا بە چارەسەری دەرمان نەخۆشەکە سوود ئەبینێ. لێرەدا ئەو لیژنە هەڵەسن بە یەکلاییکردنەوەی بابەتەکە کە لیژنەکە پێکهاتووە لە پسپۆڕەکانی نەخۆشەکانی مل و گرێەکانی غودا و پێکهاتووە لە نەخۆشی شێرپەنجەیەکان و پسپۆڕی ڕێدیۆلۆجی و پسپۆڕی بەشەکانی تلیراکەوە بنەوە بە دەست جەمعی بەیەکەوە قەرار لەسەر چارەنووسی نەخۆشەکە درێت. ئایا هەموو جۆرێکی نەخۆشێتە ناو لیژنەکەەوە؟ نەخێر. تەنها ئەو نەخۆشان دێن ناو لیژنەکە کە بریتین لە نەخۆشەکانی غودە و گرێەکانی مل و چەند جۆرێکی ئاڵۆزن کە لە شوێنەکانی تر چارەنووسیان یەکلایی نەکراوەتەوە. لێرەدا بە پێ قەراری ئەو دکتۆرە بەڕێزانی کە لێرەدانشون کە لە پسپۆڕی جیاوازەکانن لە مەجای غودە و گرێەکانی ملا بابەتەکەی بۆ یەکلایی ئەکرێتەوە، شێوازی چارەسەرەکەی بۆ دەستنیشان دەکرێت. سمارت وەرچەرخانە.